حکوومەتی هەرێم و بە دیاریکراوی وەزارەتی پەروەردە پڕۆژە یاسایەکیان ئاراستەی پەرلەمانی کوردستان کردووە. لەو ڕێگەیەوە دەیانەوێت گۆڕانکاری لە بەشێکی زۆری پرۆسەی پەروەردە و پرۆگرامەکانی خوێندندا بکەن. لەنێو ئەو گۆڕانکاریانەی وەزارەتی پەروەردە مەبەستێتی بکرێت گۆڕینی پەروەردەی ئیسلامی و ئاینناسی ئێستایە بۆ مێژووی ئاینەکان. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش ئەوە بە هێڵی سوور دەزانێت و دەڵێت ئەوە بەڕێزیکردنە بە ئاین و دابوونەریتی 95 موسڵمانانی کوردستان. یەک لەو بەرگەومادانەی کە بەڕاستی ئێمە سەرنجی جدیمان لەسەری هەیە ئەویش مادەی 14 لە پرۆژە یاساکەمش کە باس لە پەروەردەی ئاینەکە کە ئێمە خۆمان نەزانین لە هەرێمی کوردستانە لە خولی پێشووە بەداخەوە پرۆژەیەک کاری لەسەر کراوە بەرنامە هەبووە کە پرۆژەی ئاین و بەرنامەی گۆڕانکاری لەسەر بکرێ و منهەجی ئاین بگۆڕێ بۆ مێژووی ئەدیان کامە پێمان وایە خەتەرێکی گەورەیە و دژی بنەمای ئاینی و پیرۆزی ئیسلامە کە ئەمە پێچەوانەی دەستوری عێراقیشە و پێمان وایە ئەمە پێشێلکاریە بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام بە ئاینی 90 زیاتری کۆمەڵگەی کوردی کە ئەمە دوورخستنەوەی ڕۆڵەکانی کووردە لە ئاین و لە بەها باڵاکانی ئەخلاق بەداخەوە. لای خۆشیەوە ئەندامێکی لیژنەی پەروەردە دەڵێت لە ماوەی ڕابردوودا موسڵمانان مەسیحی و ئێزیدی بەیەکەوە لە یەک کۆمەڵگەدا ژیاون و هیچ کێشەیەک ڕووی نەداوە، بەڵام ئەوەی وەزارەتی پەروەردە مەبەستێتی جگە لە بێڕێزی بەرامبەر ئیسلام هیچ چیتر نییە. دەڤێت ئێزدی دا ژین ئێزدیاتیت خینن 20 نمرەل امتحانا ویزاریە سەر بابەتی ئێزدیاتیە و هیچ گلەیە نەبوون. سەدان ساڵان بسڵمان و ئێزدیل ئێک دەڤەر ژیاینە دەڤەرە شێخانە دەڤەرە با عەدرەیە دەڤەرە خانکیە هیچ مشکلێک نەبوو. ئەم بین بەحسی مەسیحی بکەین مەسیحیژی سریانیا هەی وانەجی هیچ ئاریشەیەک نینە و پەروەردە ئاینە ئیسلامی بێتە خواندنێ و تکەڤن جیدا ئەم هەمی قوتابی بووین جدا نۆرمال بۆ مامۆستا دایەتە ژوورڤە ئەوێ غێری بسڵمان دەرسە پەروەردە ئیسلامیدا چتەش دەرڤە ئازادی دایە. پرۆژە یاساکە لە کابینەی پێشوو نووسراوە کە ئەو کات پشتیوان سادق وەزیری ئێستای ئەوقاف وەزیری پەروەردەی کابینەکە بوو. بە پێی پرۆژەکەش خوێندنی سەرجەم ئاستەکان گۆڕانکاری بەسەردادێت و بە پێی ئەو پرۆژە یاسایە ڕێک دەخرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.